ئەوەی کە لە مێژووی کووردا بۆ ماوەی 100 ساڵە کە کورد هەڵقەندرا و دەستی بەسەر ژیان و کەرامەت و هەموو شتێکی داگیراوە لە هەر چوار پارچەکە، ینی یەک پارچە بۆ کراوەتە چوار پارچە. دەی ڕژیمهایەک دەستی بەسەرداگرتووە کە خودی نین، غەیرە خودین، ینی لەگەڵ هیچ شتێکی ژیانی ئەو کۆمەڵگایە نایەنەوە، بەڵام ئەوەی کە تەقسیم کراوە دابش کراوە بەسەریاندا کە وەختێک دەست لە ژیانی تەنانەت تاکی ئینسان وەردراوە لێرەدا، ئینسانەکان نەیانتوانیوە ئەوە تەحەمل بکەن بە مەحزیەوەی جێگایەک پەناگایە شۆنێکیان پەیدا کردبێ کە کەرامەتی خۆی تێدا ببینێتەوە و ئەو زوڵم و غەدرەی کە لەسەریەتی خۆی لێ دەرباس بکە، یا ئەوەی کە تووشی زیندان و گرتن و ئێعدام نەبێت، دیارە ڕوودەکاتە وڵاتی دووهەم کە بەتایبەت مەسەن باشووری کوردستان بێکە بە وڵاتی براو کەس و کار و تەنانەت خاک و نیشتمانی خۆی دەزانێت. دەی لە حاڵێکدا کە دێتە ئێرە و هاتوۆتە ئێرە یاسای بۆ دەرنەچووە، بە پێی یاسا نەبووە و ئەویش جۆرێک دەستێوەردان بۆ لە ژیانیان لێرە، وەکو مەسایلی سیاسی بە سیاسیکردن یا ئەوەی کە ئەو لایەنانە یا و خەڵکەی کە پەنادێن بۆ وڵاتە بێیاسا بێت بۆی لێرە شەر هەڵقەندرێ و ئێرەش بە وڵاتی خۆی نەزانێ. دەی هۆکارەکەی ئەوە بووە کە بە زۆری خەڵکی ئەمەکە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە مەجبور بووە ئێرە بەجێ بێڵە و ئاوارەی هەندەران بۆ ینی بۆ وڵاتی سێ هەمچوو بێت. دەی لەو بینەدا تووشی چگرفت و مەشاکل و خنکان و بێحورمەتی و زیندانی و ئەشکەنجە و هەتا تەحویلدانەوە بووە. ینی دێتە سەر ئەو بابەتەی کە ئێمە دەڵێن بە کولی ژیانی 6 ملیۆن ئینسان لە خەتەردایە، ینی خودیەکانیش کە دەبێتە بەشێک وەکو ئازادکراون و گۆشەیەکی دیکە لە وڵاتەکەت ئازاد نییە. بە تایبەت ئەوەی کە تۆ چاوەڕوانی ئەوە ناکەی لە خەڵکێکی خۆت بێ بە هەمان ئەدەبیات و بە هەمان فەرهەنگ و کولتوری داگیرکەری وڵاتەکەت هەڵس و کەوت لەگەڵ بکە، ینی ئەمە کارەسات بارتر بوو بۆ پەنابەر. هەر تاکێکمان تا ئێستا نمونەی ئەوەمان بووە کە تهدید کراوین لەلایەن جمهوری ئیسلامیەوە و خەڵکانی دیکە بە بەهانەی زۆرا زۆر ئێمەیان تهدید کردووە، خۆشیان کردوتە ئاسایشی و کەسەکان ناسراون، شۆنومەکانیان معلومە، ئێمە ئاسایشمان لێ ئاگادار کردوون، ئاسایش لە ئەلف نەهاتۆتە بێ و بگرە یاریشی بە ژیانی ئێمە کردووە، ینی جۆرێک حاڵەتی چاواشەکردن و یا وانیە و ئەویان بە ئێمە کوتبێت. ئەوەی کە عەرزم کردی هیچ یاسایەک نییە، ینی هیچ ئینسانێک ناتوانێت لێرە بێ یاسا بژی، مادامەوەی کە ئەوان شوێنی ژیانی بۆ تامین ناکەن، وەختێک دەچن خۆ بە بەحرەکاندا دەدەن، خۆ ڕادەکەن بۆ تورکیە کە وڵاتێکە چەندە بێڕێزی بە ئینسانەکان دەکە، هەمووشیان خۆیان ئاگادارن ئەو کەسانی کە لێرەوە دەڕۆن، ینی خۆ بە ئاگر و ئاودا دەدەن بۆی کە نەجاتیان بێ لێرە، چون ئێرە کارەساتی مەرگبارە بۆ ئینسانەکان. تا ئێستا ئێمە لە لەحزە بە لەحزە لە بواری دەرونیەوە کوژراوین. ئەوەی حەقەت بێ ئێمە هەم نوێنەرمان دەوێ بۆ جێگایە کە پێویستە، هەم ئەوەی کە یاسامان دەوێ بزانین ئێمە یاساکە هەر چەند غەڵەتیش بێ دەڵی کاکەوە یاسا و خۆتی لەگەڵ دەگونجێنی، بەڵام ئێستا لەگەڵ کەسێک کە جارێک لە جارەکان تۆ سڵاو و بێرسڵاوی نەکەوت بێ، دوای لە ناو بازار کە تووشت دەبێت دوای دەچێت بەردەسی لە دایرەکە لەوێ تۆڵەی خۆی لێ دەکاتەوە، ینی دەبێت تۆ متیعبی، سربەزیربی، کۆیلەبی، کوڕنۆشی بۆ ببەی دەنا کارەکەت ناچێتە پێشە. کارەکەش چییە؟ ئەوەی کە تۆ خانووەک دەگری دەبێ ئاسایش تەئیدی بکە کە ئەو خانووە حەقت هەیە بۆی بچێ ناویەوە. پرسی پەنابەران لە هەموو دنیاە وەکو یەکێک لە پرسە هەستیارەکان
لە دوای ساڵی 1950 بە دواوە لە چوارچەوەی کۆنوانسیۆنێکە لە بینی وڵاتە دەوڵەتە یەکگرتوەکانە نەتەوە یەکگرتوەکانە لەسەر کۆمەڵێک معاهدا ڕێکەوتنەوە کۆنوانسیۆنێکی دیاریکراویان بۆ دەنا لەسەر هەم تعریفکردنی پەنابەر کە پەنابەر کێیە و کەسانێک ئەبنە پەنابەر و پەنابەر بە حیسابدێن و هەروەها مافی ئەو پەنابەرانە چییە لە وڵاتەکانە. بۆیە ئەم پرسە هەروەکوتم لە چوارچەوەی کۆنوانسیۆنێکە دیاری کرا کە پەنابەر خاوەنی چ مافێکە. ئێمەش وەکو پەنابەر لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر بەمان بەهۆی پرسی سیاسی بەهۆی کێشەی نەتەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی زۆڵ مستەمی دەسەڵاتی حاکم لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان ناچار بووین ئەوێ جێپێڵین ڕۆمان کردێتە باشووری کوردستان. بەنسبەت ئێمە کوردی ڕۆژهەڵات لێرە ئەو کەسانی کە وا لەو ڕێکخراوەیە لەو سازمانەیە ناوی خۆیان تۆمارەکەن وەکو پەنابەر بەداخوانێ لێرە ناو تۆمارەکرێ بەڵام وەکو پەنابەر بە ئەژمان نایە و کەیسەکانیان لە حاڵەتی پەناخوازی ئامێنێتەوانێ چونکی ئەگەر ئەم کەسانە وەکو پەنابەر قوبوڵکردن ئەو ڕێکخراوە ینی مولزەمە بە پێدانی هەندێک ماف بەم کەسانە وەکو پەنابەر هەروەکۆی ئەوەی ئێمە ئاگادار بین بە نسبەت ڕۆژهەڵاتیەکان و ئەو مەسەلە بەڵێ بەرچاوە ینی بۆ کەسی ناکەن کەیسی هیچ کامێک لە ڕۆژهەڵاتیەکان نەبووەتە کەیسی پەنابەری هەرگوت مەگە بێتە کەیسی پەنابەری ینی ئەو ڕێکخراوە مولزەمە بۆی کە ئەو مافانی کە بۆ پەنابەر دیاری کراوە بە نسبەت ئەوانی شەوانەیە لە بەرچاوی بگرێت ینی هیچ هینێک ناکەن تەنانەت بۆ وەرگرتنی ئیقامەش پشتگیریەکان لەلایەن حکوومەتی هەرێم و قوبوڵ ناکرێت ینی بۆیە هیچ بڵێن قازانجێکی ئەوتۆ بۆ پەنابەران ناکرێت بۆ نمونە لە باشووری کوردستان ئاگە سیر بکەیت ئەو ڕێکخراوە کە بوونی هەیە کارمەندانی ئەو ڕێکخراوە بەڕێوەبەرانی ئەو ڕێکخراوە نەک بەڕێوەبەرانی ئەسڵی بڵێن بەڵام زیاتر ئەوانەی کە کاروبارەکان ڕاپەڕێنن سەر بە دەسەڵاتی ئێرن ینی بۆ نمونە بڵێن ئەوانەی سلێمانی زیاتر کۆنتاکتیان لەگەڵ یەکێتی هەیە لە هەولێر ئەوانن وا بە پارتینیانی بە جۆرێک دەتوانین بڵێن حیزبی کراوە وەڵام ئەو ڕێکخراوە زیاتر لە بەرژەوەندی دەسەڵاتی موجود لەو شوێنەکە کارەکە زیاتر هەنگاوانێتەوە کۆی کە مافی و پەنابەر و لەبەرچاو بێت بەداخۆ لێرەش دووبارە تووشی پرسێکی سیاسی ترە بینەوانی ینی لەلایەن دەسەڵاتەوانێت تووشی پرسێکی سیاسی بینەوە هەموو ئەوانە ئاگەڕێتەوە بۆ پەیوەندی دەسەڵاتدارانی ئێرە لەگەڵ دەسەڵاتی حاکم لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان ینی ئەمانە هەمیشە بەرژەوەندی یەکتریە پارێزن بۆیە لەم ناوەندەیە مافی پەنابەر ینی بەردەوام ئەخرێ بەڵام لە باشووری کوردستانە ینی تایبەتمەندی هەیە جیاوازە بەنسبەت هەر شوێنێکە جیاوازە بۆ ئێمە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و هاتوین هەر جیاوازیەکی زۆر زیاتری هەیە زۆر جار مەسەن فارسەکان ڕۆکەن ئێرە تورکەکان ڕۆکەن ئەوانەی وایە کە بڵێن ئۆپۆزیسیۆن لە جمهوری ئیسلامی ینی ئێرە وەکو پردێکی پەڕینەوەی بۆیان باشووری کوردستان مامەڵە لەگەڵ ئەوانە جیاوازتر تاوەکو لەگەڵ ئێمەیە لێرە گەورەترین زوڵمێکە لێ ماکرێ ئەوەیە کە ڕێگە بە ژیانی سیاسی ئێمە نادرێت ینی ڕەنگە بدرێت بەڵام ئەوەی کە لایەنەکەی تر وەکو ژیانی شخصی کە ئەویش دیاری کراوە ینی وەکو مافێکە بۆ هەر پەنابەرێ دیاری کراوە بەداخەوانێت لێرە هاوکاری نییە ناتوان بڵم لێرە دەسەڵات ڕێگرە لەوەی کە ئێمە ژیانی شخصی خۆمان بکەین بەڵام وەکوەوەی کە پەنابەرێک لە زێدی خۆی هەڵەکەندرێ زۆر پشتیوانی خۆی لەدەسەدا مەسلەی ئیقامە لە هەر وڵاتێکە مەسلەیە کە پەیوەندیدارە بە پۆلیس و دادگا و محکەمەوانێ بەداخەوە لە باشووری کوردستانە یەکەم شوێن و دام و دەستگا کە تۆ ئەبێ پەیوەندی پێوە بکەی بە نسبەتی ئیقامەوە مەسلەی دام و دەستگای ئاسایشە ینی سەرەتا کە تۆ دەی وەکو کەسێکی ئەمنی کەیسەکە وەکو کەیسێکی ئەمنی چاودێکرێ ینی بادێکی ئەمنیەتیە دەن بە مەسەلەکەی تۆ بۆیە ئیقامەکەش دیسان ئەبێت لەسەر تەئیدی ئاسایش بێ و ئاسایش سیاسەتی ئاسایشی ژوایە ینی بێنەوە بەردەیەکی زۆرت پێکا کۆمەڵی ئاستەنگت بۆ دانێت کە تۆ بتوانێت ئیقامەیەکی سیاسی وەرگری ئیقامەکە لە 6 مانگۆ دەست پێکە ساڵانەیە نوێکردنەوەی پێویستە و یەکێک لە هەرە گرنگترین شتەکان کە بەنسبەت مەسەلەی ئیقامە هەیە مەسەلەی پشتگیریە ینی ئەم کەسە وەکو چالاکی سیاسی ملزەم بۆ یەکەنە بێ پشتگیری حیزبێکی بێت ئەو حیزبانەی وا لە ڕۆژهەڵات بڵێن لە باشووری کوردستانە نوێنەرایەتیان هەیە ینی پشتگیری هەموو حیزبێکیش قبوڵ ناکەن کۆمەڵی حیزب هەن لێرە کە نوێنەرایەتیان هەیە دەفتەریان هەیە ئەبێ ئیلانە تۆ پشتگیری ئەو حیزبانت بێ بۆی بتوانێت ئیقامە وەرگری